بێنەرانی کوردستانی سڵاوتان لەبێت لە ستۆدیۆی 129 تایبەت بە بانگەشەی هەڵبژاردننی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ ناساندنی کارنامەی یەکێتی نیشتمانی کوردستان و کاندیدانی یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵدان. لەم ستۆدیۆدا کارنامەی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ خزمەتکردنی هاوڵاتیان واروها کارنامەی کاندیدان یەکێتی نیشتمانی کوردستان دەخرێتە ڕوو. چۆن ئەگەر بێت و کاندیدان متمانەی هاوڵاتیان بەدەستبێن لە ڕێگەی و کارنامەی کە هەیە خزمەت دەکەن و هاوکات ئامانجی بوون بە کاندیدیان بۆ خزمەتکردنی هاوڵاتیان چی دەبێت. لەم بەرنامەیەشدا هەرێک لە بەڕێزان ئامینە حەمەبۆر کاندیدی ژمارە 54 لە بازنەی سلێمانی لە لیستی 129 یەکێتی نیشتمانی کوردستان ویانە و هاوکات مامۆستا شوان شێخە کاندیدی ژمارە 4 لە لیستی 129 یەکێتی نیشتمانی کوردستان لە بازنەی سلێمانی میوانە. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتن. زۆر سپاس. خاتو ئامینەگیان لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. دەمەوێت سەرتا خۆت بناسێنی و جارێکی دیکە ژمارەکەت بە دەنگدەرانی یەکێتی نیشتمانی کوردستان و دەنگدەرانی خۆت بدەیتەوە و سیڤیەکیش لە کاری پێشنی خۆتان. زۆر باشە دەست باش. من ئامینە محەممەد بۆر ناسراوم بە ئامینەی پارێزەری شەهیدان خاوەنی 3 شەهید لە بنەماڵەکەم هەروەها خاوەنی 38 شەهید خاوەنی 3 شەهید لە خێزانەکەم و خاوەنی 38 شەهید لە بنەماڵەکەم. من کچی زیندانیەکی سیاسی هەروەها لە شاری سلێمانی لە گەڕێکی هێژارنشین هاتوومەتە دنیاوە بە کالێرۆسم هەیە لە یاسایە دبلۆمی باڵام هەیە لە یاسایە. هەروەها من ماوەی 25 ساڵ بەس لە کەیسی شەهیدانە کارم کردووە لە سنووری مەڵبەندی سلێمانی خزمەتی کەسوکار و خانەوادەی شەهیدانم کردووە. ئەو سێکتەرانەی کارم تیا کردووە. من جگەلەوەی کە لە ژنان و گەنجان و خوێندکارانی شەقاڵ بوومەتەوە هەمیشە خزمەتکاری میلەتەکەی خۆمم هەموو فیەکان و هەموو دۆسیەکان بە دۆسی خۆم ێزانم هەمیشە لە خزمەتیانە ئەبم. هەروەها من خاوەنی چەندین توێژینەوە و لێکۆڵینەوەی زانستی هەروەها من خاوەنی نووسینی کتێبێکم کە هەڤاڵانم ئامادەیان کردو و نووسینیشی کەوتۆتە ئەستۆی بەندە لە سنووری کار و چالاکیەکانی مەڵبەندی سلێمانیە. دەستەکان خۆش. سپاس بۆ چەناشتا. مامۆستا شوانە بەڕێستان جارێکی دیکە خۆتان بۆ بینەران ژمارەکەتان چەنە و پەیامتان چییە و سیڤیەک لە کاری لە پێشنەی بەڕێستان ئاماژە پێ بدەن. من مامۆستا شوان شێخە قەرەنی کاندیدی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستانم لە بازنەی سلێمانی ژمارەکەم 4. هەڵگری بڕوانامەی ماستەرم لە بواری مێژووی نوێ و هاوچەرق بە پلەی زۆر باشە. لە پاڵ ئەمە هەڵگری چەندین بڕوانای ترم لە بواری ڕێکخراوەیی بوارەکانی تری سێکتەرەکانی ژیانکردن. 27 ساڵ ئەزمموی کاری پەروەردەیی خوێندنی باڵا بەڕێوەبردن ڕێکخراوی حیزبیم هەیە. لە ماوەی ڕابردوودا لە ڕێکخراوەکان دەستمان پێکرد. ئێستا لێپسرای بەشی ڕێکخراوەکانم لە سنووری مەڵبەندی ڕاپەڕین. دیارە هەر نەهامەتێک بەسەر و کۆمەڵگایە هاتە بێت کە بێبەش نەبوو میلەتی ئێمە لە نەهامەتەکان خانەوادەکەی ئێمەش بێبەش نەبووە. 7 شەهیدمان لە بنەماڵەکەمە ماڵباتەکەمان هەیە و لە هەمان کاجە کوڕی زیندانی سیاسی و پێشمەرگەی دێرینم. هەموو ئەو ئازار و نەهامەتیانەی بەسەر ئەو کۆمەڵگایە هاتن بەسەر کۆمەڵگای ئێمەشات بەسەر خانەوادەکەی ئێمەشات. لەو ڕێگەیەوە بەو هیوای بتوانین لەم خولەی پەرلەمانی کوردستان خۆی دەبینیتۆ لە خولی شەشەم نوێنەرایەتی و نمایندەی خەڵکی خۆمان بکەین لە کوردستاندا. باشە مامۆستاشان دەمەوێت بزانم بۆچی کاندیدی لەسەر لیستی یەکێتی نیشتمانی کوردستان و ئەگەر بێت و متمانەی هاوڵاتیان بەدەستبێنیت چۆن خزمەتی هاوڵاتیان دەکەیت؟ یەکێک لە شانازیەکانی ژیانم کاندید بوونە لە حیزبێک کە پڕیەتی لە سەروەری قوربانیدان کە یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئامانجمان لە کاندید بوون لە پەرلەمانی کوردستان ئەوەیە کە یەک لە ئاس خواستی قوربانی و مێژووی ڕابردووی حیزبەکەمان بین لە هەمان کاتیشدا نمایندە و نوێنەرێکی ڕاستەقینە بن دەنگێکی دلێربی لە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک کێماسی هێن لە کوردستان ڕۆڵمان هەبێت لە پێشخستنی هەموو ئەو سێکتەرانی ژیانکردن کە لە کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتووە لە پاڵ ئەوەشدا ئەو ئەزمموی لە ڕابردوو هەمانە بیخەینە خزمەت کاری پەرلەمانی لە بوارە جیاوازەکان. خۆتان نەزانن پەرلەمانی کوردستان پێک دێت لە 19 لژنەی هەمیشەیی. ئەو 19 لژنە هەمیشەیە ئەتواندنن لە هەر بوارێکدا لەبەر ئەوەی ئێمە لە کاری ڕێکخراوی کارمان کردو دەست و پەنجەمان لەگەڵ کۆی چین و توێژەکان نەرم کردووە ئەتوانین نمایندەی خەڵکی کوردستان بین. لە هەمان کاتیشدا ئامانجمانە لە چوونە پەرلەمانی کوردستان ئەو متمانەیە لە نێوان هاوڵاتی و دەستگای پەرلەمان دروست بۆ جارێکی تر متمانە بجێڕینەوە و لە هەمان کاتیشدا پایەکانی کۆمەڵی مەدەنی لە کوردستان بەهێز بکەین لە ڕێکاری پەرلەمانیەوە. باشە خاتو ئامینە هەمان پرسیارە ڕستەی بەڕێستانەکەم بۆچی دەدانەوێت متمانەی هاوڵاتیان بەدەست بێنن و ببنە ئەندامی پەرلەمانی کوردستان؟ لەبەرەوەی ئێمە هەستمان بەو کلێنە گەورەیە کردووە کە لە پەرلەمانی
کوردستانە هەیە هەندێ دەسەڵات کە خۆیان سەپانەوە بەسەر پەرلەمانە خۆسەپێنانە وایان کردووە پەرلەمانیان کردوێتە شوێنی مەحزەلە کە شوێنی یاسادانانە شوێنی ڕقابەیە شوێنی گەڕانەوەی بودجەیە شوێنی ئەوەیە کە دەستورێک بۆ هەرێمی کوردستان دابنێ لە خەمخۆریمان بۆ میلەتەکەمان بۆ نەتەوەکەمان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان خۆمان کاندید کردووە و لەبەر خەمخۆریمانە بۆ ئەوەی خزمەت بکەین دڵنیاش بین لەوێ ئێمە خزمەت ئەەکەین و کارێکەکەین لە پەرلەمان هەموو یاساکان هەموار بکەینەوە کە لە مەساڵحی میلەتەکەمان نییە ئەو یاسایانەوە ئەو پرۆژه یاسانش بخەینە بەرنامەی کاریەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمەمانانیش لەوێ دڵنیا بن کارێکەکەین کە هەمیشە میلەتەکەمان سەربەرز بێ و پێویستی بە ئێمەمانانە لە بەرۆی تەخەسوسی من یاساییە کەواتە گونجاوە بۆ پەرلەمان لەوێ بە پێویستی ئەزانم خزمەتی زیاتر بکەم و بە تایبەتی کەیسی شەهیدان کەیسی گەنجان کەیسی ژنان کەیسی پێشمەرگە قارەمانەکان کەیسی کەمەندامانی سەنگەر کرێکاران لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکی سۆشیال دیموکراتە هەمیشە خۆی بە خاوەنی کرێکاران ئەزانێ و بۆ خزمەتکردن و هاوکاریکردنی چینی زەحمەتکێش منیش وەکو خانەوادەی شەهید وەکو پسپۆریەک لە یاساییە ئەو ئەرکە ئەخەمە سەر شانی خۆم لەوێ بە چاوەکانم بە قەڵەمەکەم هەمیشە کارێکەکەین کە سەربەرزانە هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەم ئێمەی پەرلەمانتاران یەکێتی نیشتیمانی کوردستان لەو دۆخە چەقبەستۆیی کە هەرێمی کوردستانی گرتووە کە بەرۆکی دەڤەری سەوزی گرتووە ڕزگار کرێن خەڵکەکانمان کە سوکارەکانمان بە ئاسوودەیی و بە ئارامی ژیان بکەن. باشە خاتو ئامینە یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت چی بکات بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە لایەن و حیزبەکانی دیکە ناتوانن بیکەن؟ یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی کۆمەڵێ مێژووی جوانە لەبەرەوەی ئەگەر ئێمە بمانەوێ ڕێڕەوی حکومڕانی ڕاستکەینەوە تەنها بە یەکێتی نیشتیمانی کوردستانەکرێت پێشتر چەندین شوێن و چەندین خەڵکو و چەندین حیزبی تر تاقییان کردەوە و ئەسپی خۆیان تیاتاودا دوجار مەینەتەکان هەر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەرکەکە قورستر کرایەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێستاژ یەکێتی نیشتیمانی کوردستانە خۆی کردوتەوە بە ساحێبی هەرێمی کوردستان و بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی دڵنیابن پێشمان ئەکرێ و چاکسازیش ڕوو ئەیا و حکوومەتی ژوەر ئەگرینەوە و خەڵکی ژەگەڕێتەوە بۆ ئارامی و ئێمە مێژوشمان هەیە لەگەڵ ئەو بابەتەیە ئێمە 7 ساڵ و نیوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکایەتی حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتمان وەرنەگرتووە لەبەرەوە پێویستەکە لەم جارەیە ئێمە لە 2009 تا 2011 2 ساڵ سەرۆکی حکوومەت بەدەست ئێمەوە بووە حکوومەتداری بەدەست ئێمەوە بووە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو 2 ساڵە ساڵی ئارامی ساڵی خۆشبەختی ساڵی خۆشگوزەرانی بووە هەروەها ئێمە چەندین ئیشمان تیا کردووە یەکێ لەوانە ئێمە بووین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەتەی ئێمە کە بەرنامە ڕێژی ئەندازیاری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو توانیمان توانەسازی بکەین بۆ گەنجان هەروەها سلفەی ئەقارمان کرد بۆ گەنجان و بۆ فیەکانی تریش هەروەها ئێمە بووین کە قەرزی بچووکمان ئامادەکرد بۆ گەنجان و چەندین گەنج کەوتنە سەر بازاڕی خۆیان و دوکانی خۆیان و ئابووری و گیرفانی خۆیان لە ئێستاشا هەموو ئەو سێکتەرانە ئەخەینەوە کار بە پرۆژە یاسا خزمەتیانەکەین و سەرجەم جونگەکانی دەسەڵاتدارێتی ڕێگەخینەوە. باشە مامۆستاشوان یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای بانگەشە و ئەزمموی 3 ساڵی کارکردنی سەرۆک بابوو ئەومان نیشان دەدا کە یەکێتێکی جیاوازە و یەکێتێکی بەهێزە. ئەم جیاوازی یەکێتی نیشتیمانی کوردستان جیا لە چەند ساڵی ڕابردوو و ئەم یەکێتیەکی ئێستا وەک یەکێتیەکەی سەرۆک بامجلال وایە دەتوانێتەوەی ئەو بەڵێن و کرداران یاخود ئەو بەڵێن و کارنامانەی کە ئێستا لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بیکاتە کردار؟ بێگومان دیارە ڕوویای یەکێتی لە ئێستادا ڕوویایەکی جیاوازتر لە قۆناغێکی جیاوازتر ئەو خەلەل و کەم و کوڕیانە لە ناو میلەتی ئێمە هەن خۆشبەختانە یەکێتی لەو قۆناغەتی پەڕاندون ئەو پەتایی کە پێگوترا پەتای پەرتەوازەی لە نێو میلەتی کورد ئێمە وەکو پسپۆڕی خۆمان پسپۆڕەکەمان لەو بوارەیە لە مێژووی نوێ هاوچەرخ بەداخەوە یەکێتی مارانگازی دۆخێک بوو دۆخی پەرتکە و زاڵبە کە هەمیشە نەیارانی یەکێتی بەسەریدا زاڵ بوون لە ئێستادا یەکێتی بە یەک دەست بە یەک تیم بەشدارە
یەکتیم و یەکدەستی وە ئەکات کە ئێمە باوەڕمان وایە کە هەموو ئەو سێکتەرانێکی یەکێتی لە نەخشە ڕێگەی خۆی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی قوڵی شەشەمی پەرلەمانی کوردستان دیاری کردووە مکڕین سوورین لەسەر جێبەجێکردنی سەرجەم ئەو سێکتەرانە بەڵکو و ئیزافەشەکەین بۆ سەر ئەو سێکتەرانە ئێمە لە پاڵ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی کۆتای هێنان بە دەسەڵاتی خۆسەپێنی هەوڵی بەرزکردنەوەی کوالێتی پەرلەمان و شکۆ بۆ پەرلەمانی کوردستان ئەگەر دیقەت بدەین لە پەرلەمانی کوردستان لێ توێژینەوەی لەبارەوە ئەنجام دەین لە نێوان خولی شەشەمی پەرلەمانی ببوورن خولی پێنجەم خولی یەکەمی پەرلەمانی کوردستانیش بێگومان خولی یەکەمی پەرلەمانی کوردستان لە ڕووی کارکتەرەکان لە ڕووی پرۆژە یاساکان لە ڕووی بەدواداچوونەکان زۆر کاراتر بووە مخابن وردە کوالێتی پەرلەمان خۆتان نەزانن مؤسسەی بەدواداچوونە کە مەسئولەی بەدواداچوونە کات چاودێری و یاسادانانیشە دەبێ مؤسسەیەکی بەهێز بێ هەمیشە حکوومەت لەو چوارچێوەیە چاوەڕێی ئەوە بێ کە ئەگەر بێت و لە ئاسخواستی خەڵکەکەدا نەبێ متمانەی لێوەرەگیرێتەوە لە بەرەو دوازدە پەرلەمانە متمانەی پێدا هەموو ئەوانە بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕوویا و دنیابینی سەرۆک بافڵ و تیمەکەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمەش بە شانازیەوەیەکێکین لەو ئەندامانی تیمەکەی ئەتوانین تەنها بەهێزی کاریگەری وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئێمە ئەو توانینە چۆن دەتوانن چۆن جارێکی دیکە شەرعیت بۆ پەرلەمان دەگەڕێتەوە لە کاتێکە لە ڕابردوودا خۆمان دەزانین کە ڕەنگە لە هەندێک ڕۆوە ئەدای کارکردنی پەرلەمان بە دڵی دەنگدەرانی ڕابردوو نەبوو بێت ئەم جارە چۆن ئەو متمانەیە دەدەنە هاوڵاتیان چۆن ئەو کارە دەکەن لە ئێستادا زمینێکی لەبار هەیە ئەو مێژووی ڕابردوو دەری خست لە 2009 هەتاکو ئەمڕۆکە یەشێتی هەمیشە سزا درراوە کە سزاش درراوە بێگومان بە زیان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان کشاوەتەوە کە کشاوەتەوە ئێستاکە یەشێتی نیشتیمانی کوردستان پشت ئەستور بەو زمینە سازێکی ئێستا کراوە پشت ئەستور بەو هێزە جەماوەری لە خوێنکاران ژنان لاوان سەرجەم چینی توێژەکان یەشێتی نیشتیمانی کوردستان بەو دنیابینی ئێستا بۆ سیاسەتکردنیە دەیەوێت کۆتایی بەو تاکڕەویە بهێنێ کە لە ماوەی ڕابردوو کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدەستی مارەنگاز بوون هەم لە کێشەی خزمەت گوزاریەکان سێکتەرەکانی ژیانکردن هەر لە سێکتەری موچە و کۆمەڵێکە و بابەتانێکە هاوڵاتیان بەدەستیەوە ناڵاندویانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پشتەستور بەو یاسانوێی کە ئێستاکە هەیە فرەبازنەی لە ئینتیخاب لە هەمان کاتدا وەلانانی دەنجی تەزویر لەو هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان کە هەمیشە لە 2000 لە ببورن لە 92 هەتاکو ئێستا بەر لە پەرلەمانی کوردستان و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە بەردەوام بۆ هێزێکی قۆڕەکار دیزاین کرابوو چەندە ڕێژەی مردو چەندە ڕێژەی پێکاتەکان چەندە ئەوانە هەموو ناوماڵی کوردی پەرتەوازە کرد خۆشبەختانە بەشێکی زۆری ئەو کێماسیانەک کەم کراونەتەوە لە هەمان کاتیشدا دادپەروەریشیە لە نێوان دەڤەرەکان ئێستا دەڤەرەکان هەریەکەی بارتەقای خۆی نوێنەری بۆ دیاری کراوە بۆی بتوانن نمایندەی خەڵکی خۆیان بن لە ناو پەرلەمانی کوردستان کە هەموو ئەوانە وە ئەکات خەڵکی کوردستان بە هیواوە بڕوانێتی یەکێتی بە هیواوە بڕوانێتە ئەو ڕۆژگارانێکی یەکێتی لە ماوەیەکی کەم حکومڕان بۆ لە باشووری کوردستان کە توانیوێتی لە ئاسخواستی قۆناغەکەدا بێت لە ئاسخواستی هەموو چینی توێژەکاندا بێت لایانی بێلایەن و خەڵکی توێژەر و دەستگا میدیایە بێلایەنەکان ئەتوان لێ توێژینەوە بکەن لەو کاتێ یەکێتی لە حکومڕانیدا بووە لەو کاتانش کە یەکێتی لە پاشەکشێدا بووە بەو هیوایەوە ئێمە ئەرچین بۆ حکومڕانی ئەتوانین ناوەندی دەسەڵات کە لە باشووری کوردستانە ناوەندێکی بەهێز بێ ئەو پەیمانە کۆمەڵایەتە جارێش کە ئەبدێت بکرێتەوە لە خزمەتی کۆمەڵانی خەڵک و قازانجی یەکێتی و کۆمەڵانی خەڵک بەکاری بهێنین دەستەکان خۆش بێ خاتوامینە بۆ هۆکارەی کە لە بنەماڵی بەڕێستانە کە سنجەکانی بەڕێستان شەید هەیە و هاوکاتیش بە ئامینی شەیدان ناسراون کارنامی بەڕێستان هاوکات لەگەڵ کارنامە یەکێتی نیشتیمانی کوردستانە چۆن خزمەت بە شەیدان و کەسوکارەکانیان دەکەن بە تایبەتر لە ئێستادا زۆرێک لە کەسوکاری شەیدان گلەییان هەیە ناڕازین چۆن کار دەکەن بۆ خزمەتکردنیان دیارێکێتی نیشتیمانی کوردستان زۆرترین قوربانی و شەهیدی هەیە و ئێمە وانانیشێکێکین لەو قوربانیانە و خۆشمان بە خاوەنی ئەزانین و ئێمەی کە سوکار و خانەوادەی شەیدان ئەزانین گرفتەکان لەکوایە بۆ هەموو ساڵی کە خزمەتیشم کردو لەو بوارە ئەمەوێ یەکەم فاکتەری من و یەکەم سێکتەر کە کاری تیا ئەەکەم کە سوکار و خانەوادەی شەیدانە لە دوای ئەوە گەنجان و ژنانە طبعا ئێمە بێ بە پرۆژە یاسا خزمەتی بکەین ئەو یاسایانەی کە لە 2023ەوە بۆ نمونە ئێمە گەر بێت و باسی موچەی کە سوکار و خانەوادەی شەیدان بکەین لە 2023 500,000 بۆ شەیدێکی پێشمەرگە بڕاوەتەوە ئێستا 2024 هەر هەمان پارە خۆتان ئەزانن ئێمە ئەبێ کۆمەڵێ ڕێکاری تر بگرینە بەر هەم بە هەمواریکەینەوە هاوتای موچەی عێراقی فیدراڵ بکەین هەم کۆمەڵی ئیمتیازاتە کە ئەبێ سەرجەم خانەوادەی شەیدان سوودمەند بێ لێ ئەبێ کارێ بکەین موچەی شەیدان بێتە موچەیەکە بە دەربێ لە موچە وەرگرتنی تر یعنی ئەگەر من
برام شەهیدە با موچەیەکی ترم هەبێ بۆ نمونە با موچەی شەهیدان تایبەتمەند بێ لەبەرەوە ئێمە لەوێ بە یاسا خزمەتیانەکەین هەروەها ئێمە بەرنمەیەکی تریشمان هەیە بۆیان کە ئەوەیە ئێمە ئەبێ کارێ بکەین ئەوان خاوەنی خانووی خۆیان بن خاوەنی سەکەنی خۆیان بن هەموو ماڵە شەهیدێ پێویستەکە ئێمە بە ئەقساد خانوو شقا هەرچیەکە کە پێیان ئەبەخشرێ بە کەمێتێکی کەم لیان لە حکوومەتی وەربگرنەوە بەڵام بە قستێکی درێژخایەن بۆ ئەوەی ئەرکێک نەکەوێتە سەرخانەوە دە و کە سوکاری شەی دەمە بچێکرێ هەمووی بە یاسا ئەکرێ ئێمە ئەمانەوێت لەوێ ئەو شتانە هەمووی جێبەجێکەین هەروەها بیمەی تەندروستی وە کە سوکار و خانەوادە شەیدان زۆر زەرورە با لە دەستگای شەیدانەوە ئیشانیان بۆ نەکرێ بەڵکو هەوەیەکیان بەدەستەوە بێ ئەو هەوەیە بۆ هەموو شوێنێ بیمەی تەندروستی ئەگەر نسبەیەکی کەمیش بخرێتە سەری بەڵام زۆر نەبێ لە توانای ئەو موچەیی کە سوکار و خانەوادەی شەیدانا بێ کە بتوانن هەر پێویستیەکیان هەبێ لە ڕووی تەندروستیەوە بۆیان جێبەجێ بکرێ جا لە چ لە کەرتی تایبەتا بێ چ لە کەرتی گشتیا بێ واتە مەبەستمەوەیە لە هەردوو کەرتەکەیە ئەبێ VIPەک هەبێ بۆ کە سوکار و خانەوادەی شەیدان و بە سیستمیش ڕێک بخرێت ئەمانە هەموو یەخینە بەرنامەکاری خۆمانەوە بە تایبەتی یەکێکە بین لەوانەی کە لە لیژنەی شەهیدانە کار ئەەکەین و لە لیژنەی یاساییە کار ئەەکەین دڵنیایەنەکەمەوە کە سوکار و خانەوادەی شەیدان دەمەوێت ئەوە بڵکە چاوەڕی ئومێدی زۆرن لە ئێمەمانان ئومێدەکەین تەواوی ئومێدەکانیان بێتە جی و بگاتە جێ خۆی هەڵبەتە هەندێک کات لە پەرلەمانی کوردستانە لە ماوەکانی ڕابردوودا کۆمەڵێک بابەتە بوو پێویستی بە هەموارکردنەوە هەبوو لە ڕووی یاسایان کۆمەڵێک پرۆژه یاسا بوو کاری لەسەر دەکراو ببێتە یاسا بەڵام جێی خۆی نەدەگرت ئەم بابەتانی کە هەر یەک لە کاندیدان و کارنامە یەکێتی نیشتمانی کوردستان پێویستە بە پرۆژه یاسا بێت دەکرێت لە ڕووی یاساییەوە تاوی کارەکان جێبەجێ بکرێت یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕێگەی هێنانی زۆرینەی دەنگی هاوڵاتیان و مسلمانی هاوڵاتیانەوە کە ئەو قووەتی بۆ گەڕایەوە دەکرێت بابەتەکان بخاتە سەر سکەی خۆی ئەکید ئێمە کە هەندێک یاسا هەبووە طبعاً زەمیلەکانی ئێمە هاوڕێکانی ئێمە خەڵکانێکی بەتوانا بوون هەوڵیان ناوە هەوڵێکی زۆریشیان ناوە حتا سەرشکان و کۆمەڵێشتیشیان توش بووە لەسەر یاساکان و ئێمەش ئەم کاندیدانی ئەم جارە سنگی خۆشمانەنین بە گولەوە هیچ گرفتێکمان نییە لەبەرەوە بۆ تطبیقکردنی یاسا و عەدالەتی ئیجتیماعی و کۆمەڵایەتی ئەگەڕێنینەوە بەڵێ ئێمە هۆکاری ئەوەی کە نەمانتوانیوە کۆمەڵی یاسا لە پەرلەمانی کوردستان لە خولەکانی پێشووترا تطبیقکەین هۆکارەکەی کورسیەکانمان بووە لەبەرەوەی لە کاتی کورسیەکان کە ئێمە کەممان هێناوە هۆکار ئەوە بووە لایەنەکانی بەرامبەرمان نەیارەکانمان لە خەمی میلەتەکەیانین لە خەمی دۆخی کوردانین و لە خەمی کە سوکار و خانەوادەی شەیدان و گەنجانانین ئەمانە هەموو هۆکار بوون بۆ ئەوەی ئێمە نەتوانین ئەو بەرنامە و ئەجندایی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و کارنامەکە یەکێتی نیشتیمانی کوردستان تەواوکەین بەڵام ئەم لەم هەڵبژاردنەیە دەرفەتێکی ڕاستەقینە دەرفەتێکی گرنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان دراوەتەوە تەجەموعەکانمان شوێنەکانمان کە مناسبەی تیا ئەەکەین سەنگی مەحەکە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین دەنگێکی زوڵاڵمان هەبێ زۆرینەی ئەو شوێنانەی کە ئێمە تەجەموعی تیاکەین و کۆبوونەوەی تیا ئەەکەین زۆرینەی گەنجە کەواتە ئێمە 300,000 گەنج لەم خولەی پەرلەمانە بەشداری ئەەکەن بۆ هەڵبژاردن و یەکەم جاریانە ئەمە گرنگی ئەمە قۆناغێکە پڕ لە گۆڕانکاری پڕ لەوەی کە مژدەبەخشە هەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم بۆ دەنگدرانیش کە ئێمە پێویستەکە خزمەتیان بکەین و کۆمەڵانی خەڵکی کوردستانیش لەوە دڵنیا بوونەتەوە بە هەموو ئەو جارانەی کە یەکێتیان سزا داوە یەکێتی ئەگەر یەک جار سزاکەی خواردبێ خۆشمان وەکو کۆمەڵانی خەڵکی کوردستان دەیان جار ئەو سزایم ئەم جارە سزا نیە تۆڵەیان بۆ بەرنمەیانە کۆمەڵانی خەڵکی کوردستان تۆڵە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ خۆشیان بکەنەوە لەو دەسەڵاتە خۆستەپێنە لەو دەسەڵاتە نەعەدالەتە لەو دەسەڵاتە دیکتاتۆرەش خاتوامینە مامۆستاشوان دەگەڕێمەوە لای بەڕێستان هەڵەتا یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشبەختانە لەو کارنامەی کە هەیەی بۆ سەرخستنی لیستی 121 نیشتیمانی کوردستان تەواوی جونگە جیاوازەکانی ژیانکردن جێیدا بۆتەوە و ئەمە جگە لە کارنامەی کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کۆمەڵێک کار و پرۆژەی لە خۆ گرتووە دەمەوێت بڵێم گەر مامۆستاشوان
متمانەی هاوڵاتیان بەدەستبێنێت لە پەرلەمانی کوردستان کارنامەکەی چێ و چۆن خزمەت دەکات. دەستان خۆش بێ دیارە کارنامەی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە 15 سێکتەری جیاواز خۆی بینێتەوە پاڵپشت و پشتیوان و سوور و مکوڕە بین لەسەر جێبەجێکردنی و کارنامەیە لە پاڵ ئەوەشدا ئەزمموی ڕابردووی خۆمان لە سێکتەرە جیاوازەکان بە پێی لیژنە بەرکەوتەکان ڕۆڵی خۆمان و شوێن پەنجەی خۆمانە بێت بەڵام هەندێک سێکتەر هەند کاریگەریان لەسەر کۆی سێکتەرەکانی تر هەیە بۆ نمونە سێکتەری پەروەردە سێکتەری پەروەردە و خوێندنی باڵا نەخشە ڕێگای کۆمەلگادا ئاڕێژێ ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی جەنجی یەکەم و دۆمی جیهانی هەموو ئەو میلەتانی هاتنە سەر پێ و هاتن لە دوای وێرانکاریەکی زۆر لە ڕێگەی پەروەردە و سیستەمی خوێندنی باڵا دەستیان پێکرد سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان ئێستا پڕیەتی لە ئاریشا پڕیەتی لە کێشا پڕیەتی لە هەر لە منهەجی خوێندنەوە دەستی پێ سەیری بکە بە ئایدۆلۆژیەکرێ لەلایەن ئایدۆلۆژیەکی دیاریکرا و هاوشێوەی بەعس دەبێت ئێمە ڕێگر بین لە بەردەمەوە نەوەی ئێمە بەڕاستی پەروەردە بکرێ پەروەردەیەک بێ لە ئاس خواستی قۆناغەتا بێ بابەتێکی تر ئەوەیە کە خوێنکاری ئێمە لە ئامادەی دەرەچێت لە زانکۆ دەرەچێ توانای ئیشکردنی نییە پێشتر منهەجێک نەبووە هاوکاری بێت بۆ نمونە ئێستا لە خوێندنی باڵا کەمێک ئیش لەسەر ئەوە کراوە پەروەردەی لێهاتووی مەهارە لە خوێنکار چۆنە دۆزرێتەوە چۆن ئیشێکی دەستەکەوێت بەبێ ئەوەی سەرمایی لە بەردەستدا بێت بۆیە دەبێت لە باخچەی منداڵانەوە خوێنکاری ئێمە تواناکانی بدۆزرێتەوە لە هەمان کاتیشدا فێرخوازێک لە زانکۆیە یان فێرخوازێک لە قستی پێ بدرێ کاری ئێمە ئەوە ئەبێ کە پاڵپشت و پشتیوان بین بۆ کۆی سێکتەرە جیاوازەکان لە پاڵیشیدا سێکتەری پەروەردە کە بە نەخشە ڕێگای کۆمەلگاکانیدا ئەنێن لە ئێستادا بە تایبەتی وردە لە جیهاندا دابڕانێکمان پێوە دیارە بە هیوان لەسەر بەڵێ دەمەوێت لەو هاوکاریکردنا لەو دۆزینەوەی توانای خوێنکار هەر لە ڕۆزە تا کۆتا قۆناغەکانی تر ئیگەنجان داوی چین توێژە جیاوازەکان زۆر جار توانەکانیان ڕوونە توانەکانیان دیارە تەنها پێویستیان بە پاڵپشتێکی کەمی دیارایی هەیە لەم خولەی پەرلەمانێکێتی نیشتیمانی کوردستان لە کارنامەکەیدا هەڵبەتە لە ڕۆمادیەکەی شێوەجێ بۆتەوە بەڵام ئەمە تا چەندە ئومێدێکی سەوزە بۆ جێبەجێکردنی تەواوی با بڵین خواستەکانی خوێنکاران گەنجان خستنە سەرکاریان لەمڕۆوە تا چەندە کارەکان پلانەکان و خۆی جێبەجێ دەکرێت دیارە پلانەکان لە ماوەی ڕابردوو شەبوون بەڵام قەبارەی یەکێتی لە ئاس خواستی قۆناغەکە و خواستی دەکدەر و یەکێتیشدا نەبووە دەنا کاریان کردو بۆ نمونە ئێستا نمونەی فاوندیشن هاب کە لەلایەن کاقوادەوە پشتیوانی ئەکرێت چەندان ڕێکخراوی تر کە پشتیوانی ئەکرێت بۆ ئەوەی گەنج بتوانێت لە ڕێگەی مهارەکەیەوە دەستکەوتێکی دەستکەی وڵاتی جێنێنێ خۆتان نەزانن گەنجان و لاوان شادەماری بەڕێوەبردنی هەر کۆمەلگایەکەن یەکێتی لەم قۆناغا گەر بەهێز بێتەوە بێگومان پاڵپشتی زۆربەی چینی توێژەکان بەدەستبێنێ ئەوەی نەتواندراوە بکرێت دەیکات و لە ماوەی ڕابردوش ئەو فترەیە کە یەکێتی حکومڕانی لەبەردەستدا بۆ کەمی نەکردووە هەم لە هاوکاری خوێنکاری زانکۆ لەوەی تواناسازی ناردنە دەرەوەی خوێنکاران لە پرۆژەی خەرزی بچووک تا دوای پرۆژەی سلفەی هاوسەرگیری کۆمەڵێک بابەتی ترکە ئەکرێ ئێمە وەکو کاندیدەکان و وەکو لیستی یەکێتی لە خولی داهاتووی پەرلەمانی کوردستان کە ئەرشی لە پێشی نەمان بێ لەبەرەوەی دوجار ئەو کارەوە ئەکات کوردستان پایەکانی بەهێزتر بن لەسەر پێی خۆی بستێ لە بری ئەوەی ڕەنگە کۆمەڵانی خەڵکو و بینەرانی ئازیز ئێستا لە بەرچاویان بێ لە کاتێکدا کە یەکێتی لە حکومڕانیدا بوو لە ماوەی ساڵ و نیوەکە شەپۆلێکی پێچەوانەی کۆز دەستی پێکرد بوو خەڵکی ئێمە کۆچەری کە چوو بوون بۆ دەرەوە داهاتنەوە باشووری کوردستان ئەمە وای کرد بوو ڕاستی خەڵک لەسەر پێی خۆی بوەستێ لە سلفەکان هاوکاری ئەکرێ ئێمە لە ڕێگەی کۆمەڵێک شتی تر کوردستان هەموو ئەو سروشتە جوانەی کە هەیەی خواپێداوێکە بەخۆی بۆ نمونە لە سێکتەری گەشت و کاڵ بەسەلەی گەشت و گوزار و کشت و کار هەردوو ئەو سێکتەرانە کوردستان ناوچەیەکی گرینگە ئەتواندرێ دەستی کاری باش ئەتواندرێ خەڵکی ئێمە ببن بە خاوەن توانای خۆیان هەم لەسەر خۆیان لەسەر پێی خۆیان بوەسن هەم داهاتوش بنیاد بنێن بۆ ئەوەی کوردستانی ئێمە بێ بە کوردستانێکی بێز ئەو دیموگرافیا ئێستا هەیە لە ڕێگەی ژمارەی دانیشتوانەوە وردە خەریکە ژمارەی دانیشتوان لە کوردستان ڕێژەی لە ئەنجامی زۆری کۆچ بۆ دەرەوە بەڕاستی مەترسیێکی زۆر لەسەر باشووری کوردستان دروست کردو بۆ هیوایان ئێمە لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە پێشی هەموو لایەنەکانی ترەوە بتوانین نمایندەی گەنج و لاوانی وڵاتی خۆمان بین بتوان لەسەر پێی خۆیان بوەستن بۆ ئەوەی ئایندەی کوردستانێکی بەهێز بێ دوجار لەو چوارچێوەشی یەکێتی مکڕ و سوورە لەسەر خواستی چین و توێژەکان و لە ناویشیە گەنجان و لاوان و خوێنکاران بە بەشێک لە خۆی دانێت باشە مامۆستاشوان کەواتە لەو حاڵی کە هەمووان کۆبکەین لەسەری و بۆی دەگەڕێنەوە ئەوەیە کە خزمەت نەکردنی چین و توێژە جیاوازەکان و بەجێنانی خواستەکانی چین توێژە جیاوازەکان لە خولی پێشووتری پەرلەمان بۆ نەهاوسەنگی هێز دەگەڕێتەوە ئێستادا ئەگەر دەنگدەران متمانی تەواو بەلیستی 121 نیشتیمانی کوردستان بدەن و هاوسەنگی هێز بگەڕێتەوە تاوای بەڵێنەکان
100% یاد بەلایانی کەمەوە زۆرینەی بەڵێنەکان ئومێدی گەشی لە چاوەڕوان دەکرێت ببێتە کردار. بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کاتانێک کە دەسەڵاتی هەبووە نەک لە باشووری کوردستان بەڵکو بۆ پارچەکانی تری کوردستانیش بووە بە جێگەی هیوا و ڕووگەی هەموو ئازادی خوازان. بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئەم جارە متمانەی دەنگدەرانی بەدەست بهێنێت ببێتەوە هێزی یەکەم لە باشووری کوردستان ئەوەی نەتواندراوە دەتوانێت بیکە. ئەوەی لە ماوەی ڕابردوو گرفت بووە بربەست بووە لە بەردەم هاو نیشتیمانیان لە باشووری کوردستان گومانی تێدانێت دەتوانێت بیکات و سوور و مکوڕیشە. هەر یەکێک لە بەرنامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکە. حیزبی سیاسی بەخۆی وسیلەیە بۆ خزمەتکردنی خەڵک هەر کاتێک لەو ڕێزکەی لایدا هاو نیشتیمانان هاوڵاتیان سزایدن بۆیە ئێمە بە ئەرچی خۆمانی دانین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان سوور بین لەسەرداوە خواستی هەموو چین و توێژەکانیش لە ناو ئەوانەشدا ئەو چین و توێژانێکە لە ماوەی ڕابردوودا بەشی زۆری چێشە و گیر و گرفتیان هەبووە لە هەمان کاتیجا لەمپەری زۆریان لە بەردەمدا بووە. یەکێتی ئەو هێزەیە دەتوانێت گۆڕانکاری بکە پێی دەکرێت دەتوانێت لە داهاتوودا ئایندێکی باشتر بۆ نەوەکانی دوا ڕۆژ بڕاخسێنێت. دەستەکان خۆش بێ. خەت و ئامینە دەگەڕێمەوە لای بەڕێستان و کۆتا پێیان بۆ دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەنگدەرانشی کە تا هێشتا دڵنیا نەبوونەتەوە دەنگ بە کام نیست و لایەنە بدەن. پەیامی تۆ بۆیان چییە؟ پێشەوەی پەیامەکەم بڵم ئەمەوێ پێتان بڵێم کە ئێمە بەرنامەمانەوەکو و کارنامەی خۆشم و هەروەها کارنامەی حیزبەکەشم لە پەرلەمانە ئێمە هەوڵەین بە یاسا سێکتەری نەوت بە قوتر بکەین بەهێزتر بکەین بەڵام داهاتەکەشی بۆ نەتەوەکەمان و میلەتەکەمان بێنەوە بچێتە گیرفانی چەند کەس و چەند لایەنێک و چەند بنەماڵەیەک. ئەوە لەلایەک وە لە لایەکی تریش لە بەرامبەر نەوتیشا شێوازێکی تری مۆدێرنانە بگرینە بەر لە بەرەوەی خاک و ئاوی هەرێمی کوردستان زۆر بەپیتە ئەبێ بەدیلێک بۆ نەوت بدۆزینەوە کە ئەویش کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو و ئاژەڵداریە بەڵام بە سیستم و بە کردار و بە خزمەتکردنی جوتیاران و ئەو کەسانی کە لەو بوارەیە کار ئەەکەن ئەبێ ئێمە هەموو سێکتەرەکانیان بۆ دابینکەن هەموو پێداویستەکانیان بۆ دابینکەین بە بەرنامە لە وەزارەتی کشت و کاڵ و ئەو دێریەوە هەروەها بێ لە کشت و کاڵ و ئەوانش هەروەها گەشت و گوزاریش وڵاتی ئێمە هەرێمی ئێمە وڵاتێکی جوان و ئاوەدانە ئەبێ کەرتی گەشت و گوزاریش بکەینە کەرتێکە هیچ نەبێ لە نەوت کەمتر نەبێ هەروەها داهاتی نەوتیش ئەبێ لە هەرێمی کوردستان و لە پەرلەمانی کوردستان بە یاسا تەطبیق بکەین کە بەشێک لەو بودجەی کە لە نەوت دەستمانەکەوێ بکڕێتە خزمەتی گەنجان ئەو گەنجانەی کە دانامەزرێن یا خوێندکارن هەوڵ بدرێ بە منحەیەکی کەمیش بێ خزمەتیان بکرێ و پیان بدرێ لە ئایندەیە ژنانیش ئەو خەڵکانە بن کە هەمیشە لە سێکتەرەکانە بەشداریان پێ بکرێ و لە حکومڕانیشە زۆرینەی حکومەتداری لەلایەن ژنانەوە بە ژنان پسپێدرێ. هەروەها من پەیامی خۆشم بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دووبارە ئەەکەمەوە پیان ئەڵێم ڕێزی ئامینە محەممەد بۆر کاندیدی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان کە ژمارەکەم 54 ئومێدەم زۆر لەسەر گەلی کوردستان لەسەر دەڤەری سەوز هەڵچنیوە بۆ ئەوی متمانەی خۆیان بە من بدەن هەمووکو کە سوکار و خانەوادی شەیدان هەمووکو پێشمەرگا هەمووکو خوێندکاران و گەنجان هەمووکو ژنان سەرجەمفی ئەو مامۆستایان بە تایبەتی ئەو چینە پێشکەوت و مۆدێرنن کە پێویست من پاڵپشتیم بکەن لەم دۆخەیە بۆ سەرکەوتن دڵنیابن منیش ئەو پارێزەرە ئەبم کە هەمیشە قەڵەمەکەم لە خزمەتی دۆزی میلەتەکەما بێت. دەست خۆش خاتوانینە مامۆستاشوان بەڕێستان کۆتا پەیامی خۆتان بۆ دەنگدرانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆچیان پێداڵن بۆ سەرخستنی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. بەدەنگدەرانی خۆمان لە باشووری کوردستان ئەڵێن هێڵە استراتیژی و نیشتیمانی و نەتەوەیەکە هێڵە ڕاستەقینەکە یەکێتی نیشتیمانی کوردستانە تکایە لە هەر چوار بازنی هەڵبژاردن ئاگاتان لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی بێ ئەو لیستەی کە ڕێگرە بێت لە بەردەم خاکفرۆشی ئەو لیستەی ڕێگرە بێت لە بەردەم تاڵانکاری ئەو لیستەی کە ئەوێ ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکاتەوە لە باشووری کوردستان لە بازنەی سلێمانیش بەندە کاندیدی ژمارە 4 بەر لەوەی کاندیدی ژمارە 4تان بیر بچێ خاچی دابەشکراوی نیشتیمانتان بیر بچێ بیر نەچێ کە کوردستانی ئێمە بەسەر 4 پارچە و نیشتیمان دابەش کراوە داواکارین متمانە بە کاندیدانی یەکێتی و لە ناویشدا بەندە یەکێک لە کاندیدانی یەکێتی بە شانازیەوە چاومان لە هیمەتی ئێوە بۆی بتوانین وەک یەک تیم کار بکەین
کار لەسەر ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی بکەین ئەو بارە لارێک کە دروست بۆ لە هەرێمی کوردستان بە ئامانجی خزمەتی زیاتر هاونیشتیمانیان لە باشووری کوردستان بتوانێت یەکێتی بێتەوە ئەو هێزە کاریگەری جاران کە بتوانێت گۆڕانکاری بکە بتوانێت ڕێگری لە خراپەکاریش بکە هەمیشە هەر سەرفراز بن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان، زۆر سپاس بۆ ئامینە حەمەبەر کاندیدی ژمارە 54 لە بازنەی سلێمانی لیستی 121 نیشتیمانی کوردستان و هاوکات مامۆستا شوان شێخە کاندیدی ژمارە 4 لە بازنەی سلێمانی لە سەر لیستی 121 نیشتیمانی کوردستان. دووبارە سپاس بۆ بینەربوونتان، کاتتان ئارام بێت.